بەناوی خوای بەخشندەی میهرەبان ئازیزان و خۆشەویستانی کەناڵی ئاسمانی پەیام بەڕێزانی بەرنامەی ڕچەی زانایان سەلام و میهرەبانی خودای گەورەتان لەسەر بێ. خۆشحاڵ و شادومانین کە لە ئەڵقەیەشتری بەرنامەی ڕچە لا خزمەتی ئێوەی ئەزیز و خۆشەویست بین. خۆشەویستان، بۆ ئەڵقەی ئەمجارە دەڕۆینە خزمەتی مامۆستایە کە زیاتر لە 70 دانە ساڵ لە خزمەتی زانستە شەرعیەکان بوو. زیاتر لە 300 قوتابی زانستی شەرعی لە خزمەتی مامۆستایە بڕوانامەی زانستی شەرعیان وەرگرت. مامۆستایە لە پلە و پێگەیەکی زۆر بەرزی زانستی و لە ئاستێکی بەرزی کۆمەڵایەتی کە خزمەتێکی یەکجار زۆری هەبووە بۆی کە مامۆستا لە هەر دەڤەرێکا بوو بێتن ئیلا ئاوەدانی مەعریفە، ئەخلاق، زانست، زانیاری ڕووی تێکردو. ئەویش ڕێزار جەنابی مامۆستا مەلا محەممەد ئەمینی کانی سانانی. خۆشەویستان، ئێوە لەگەڵمان بن لە میانەی پێشکەشکردی دوو بەرنامە لە خزمەتی مامۆستا پایە بەرزە لە خزمەتی پۆلێک لە قوتابیەکانی هەمبانەی مامۆستا، پێگەی مامۆستا، پایەی زانستی مامۆستا دانە بەدانا لە خزمەتی ئەوەی ئەزیز و خۆشەویستە هەڵەدەینەوە بەو هیواین کە ببێتە جێگەی ڕەزامەندی خوا و هەروەها بەرزبوونی زیاتری مەقامی جانابی مامۆستا و ئاشنابوونی ئێمەمان کە سیفەت و خەسڵەتە بەرزەکانی جەنابی مامۆستا وەکو قودوە و پێشەنگ وەری بگرین و هەڵی بگرین و کاری پێ بکەین. ئێوەی ئەزیز تا دوا ساتی بەرنامە لەگەڵمان بن بۆ ئاشنابوون لە پێگە و پایە زانستی ڕێزدار جەنابی مامۆستا مەلا محەممەد ئەمینی کانی سانانی. ژیان نامەی مامۆستا مەلا محەممەد ئەمین کوڕی حاجی مەلا سادق کوڕی مەلا محەممەد ئەمینی کانی سانانیە. لە ساڵی 1940 لە گوندی زەلکەی سەر بەناوچەی مەریوانی ڕۆژهەڵاتی کوردستان لەدایک بووە. لە سەرەتای مناڵی باوکی وەفاتی کردووە، برا گەورەکەی بەناوی مەلا محەممەد سەرپەرشتی کردووە. لە سەرەتای مناڵیەوە دەستی کردووە بە خوێندنی زانستە شەرعیەکان. بەناو حوجرەکانی ناوچەی مەریواندا گەڕاوە، پاشان چووە بۆ ناوچەکانی شنۆ و لاجان و پیران شار و بۆکان. لەوێ لە لای چەندین مامۆستای بەتوانە زانستە شەرعیەکانی خوێندووە. لەوانە مەلا عەلی حەمامیان پاش تەواوکردنی بەشێکی زۆر لە زانستەکان لە قۆناغی کۆتایی خوێندنیدا دەچێتە ئاوایی بالک بۆ لای زانای گەورە مامۆستا مەلا باقر هەر لە خزمەتی ناوبراو کۆتا زانستەکانی لای ئەو زانا بەرزە دەخوێنێ تا ساڵی 1941 بڕوانامەی زانستی شەرعی لە خزمەتی مامۆستا مەلا بالچی وەردەگرێ. مامۆستا بالچی لە مەدحی مامۆستای کانی سانانی دەفەرموێ: باشترین و بەتواناترین و زیرەکترین کەسێکە کە لە لای من خوێندوویەتی. چاوەڕێ دەکەم کە لە داهاتوودا پایەیەکی بەرزی هەبێ. پاش وەرگرتنی ئیجازەی مەلایەتی دەبێتە مەلای ئاوایی نژمار کە 8 ساڵ لەوێ ماوەتەوە. دواتر دەگوازرێتەوە بۆ گوندی کانی سانان بۆ ماوەی 28 ساڵ لەوێ دەمێنێتەوە. لە کانی سانان بواری تەدریسی زیاتر بۆ دەڕەخسێ و فەقەیەکی زۆر لە چەندین ناوچەی کوردستانەوە ڕووی تێدەکەن. دواتر کانی سانان جێدەهێڵێت و دەڕواتە هەرێمی کوردستان و لە شاری سلێمانی لە هەردوو مزگەوتی حاجی کەمال و حاجی قادری کۆیی چەند ساڵێک دەمێنێتەوە. لە ساڵی 1993 شێخ عوسمانی سیراجەددین خانەقای بیارە نۆژەن دەکاتەوە. داوا لە مامۆستای کانی سانانی دەکات بچێتە بیارە بۆ دەرزوتنەوە. مامۆستا لەو ساڵەوە دەچێتە بیارە تا کۆتا ساڵەکانی کۆچی لەوێ دەمێنێتەوە. لە ماوەی ئەو چەند ساڵەی لەوێ ماوەتەوە 6 فەقێ لە لای ئەو خوێندویانە و لە خزمەتی ئەوە مۆڵەتی زانستیان وەرگرتووە. مامۆستای کانی سانان 87 ساڵ تەمەنی بووە و سەروی 70 ساڵ خەریکی فێربوون و وتنەوەی زانستی شەرعی بووە بەبێ دابڕان. نزیکی 300 مامۆستا لە خزمەتیا بڕوانامەی زانستی شەرعیان وەرگرتووە. خاوەنی کۆمەڵێک تێبی دانراوی زۆر بەسوودە لە زانستە ئیسلامیەکان. خاوەن سیفەت گەلێکی نادر و جوان بووە لە سەخاوەت و میێوان دۆستی. باقی بەپارە نەبووە بۆ خزمەت خێر و پیاوەتی. پیاوێکی لە ڕوو بە هەڵوێست و بوێر و نەگۆڕ بووە. هیچ کات نەترساوە و ملی بۆ هیچ دەسەڵاتدارێک کەچ نەکردووە. پیاوێکی ڕووخۆش و دەم بەخەندە بووە و تێکەڵی خەڵک بووە و شیک پۆش بووە و بەردەوام عەبا و مێزەری لەبەر کردووە. مامۆستا لە ساڵی 2001 کۆچی دوایی دەکات و لەسەر وەسیەتی خۆی لە ئاوای دووروەی سەر بەناوچەی مەریوان بە خاک دەستپێردرێت. بەڵێ بینەرانی ئازیز و خۆشەویستی ڕچەی زانایان دووبارە سەلامی خوای گەورەتان لەسەر بێ. خۆشەویستان، کورتێک لە ژیانی جەنابی مامۆستای مەرحوومان بیست.
ئێستا لە خزمەتی یەکێک لە قوتابیەکانی کە دواهەمین قۆناغی پۆلی کۆڕ و مەجلیس و زانستی زانای مامۆستای مەرحومە بەڕێز مامۆستا مەلا ئەمجەد خوڕاسانی کە وەکو ئەوەی کە دوایەمین پۆل لە قوتابی زانای مامۆستا و شارەزا دوایەوە کە زۆرێک لە خزمەتی بوو بڕوانامەی زانستی لە خزمەتی وەرگرتووە و شارەزای تەواوی ژیانی مامۆستایە بە هەموو قوتابیەکانی تری پێشی ڕابردووی زانای مامۆستای مەرحومە. مامۆستای بەڕێز سەلامی خوای گەورەت لەسەر بێ. دەمەوێت پرسیاری ئەوە بکەم بەڕێستان پلەبەندی یان قۆناغی ژیانی زانای مامۆستای بە کورتی پێمان بڵێ دواتر دەڕۆینە سەر پرسیارەکانی تر لە خزمەتی مامۆستای مەرحومە. سەرەتا وعەلەیکم السەلام وڕەحمەت الله وبەرەکاتوه. بەخێرهاتنی جەنابتان و کەناڵەکەتان و بەرنامەکەتان. سەبارەت بە جەنابی مامۆستای گەورەی ئێمە مەرحومی مامۆستا مەلا محەممەد ئەمینی کانیسانانی ڕەحمەتی خوای لێبێ، وەکو هەموو فەقیەکی تری ئەو ڕێگە و ڕێبازە قۆناغی فەقیەتی خۆی کردووە، هەتا لە خزمەتی مەلا چاکەکانی وڵاتی خۆیان خۆندوێتی و بە تایبەتی لە خزمەتی مامۆستا مەلا باقری بالکی ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئیجازەی مەلایەتی وەرگرتووە. دوای ئیجازە وەرگرتنی تەشریفی هێناوەتە ئاوایی نژمار، گوندی نژمار لە نزیکی بالک و مەریوان. فترەیەکی ڕەنگە بڵێم 10 ساڵی لەوێ مەلا بووە. لەو فترە مامۆستا سەیبەهای ئارەنانی و ڕەفیقی تریشی بە دیاریکراوی لە خزمەتی مامۆستا خوێندویانە ڕەحمەتی خوا لە مامۆستا سەیبەها. دوای ئەوە بە داعوەت ئەچێتە ئاوایی و گوندی کانیسانان هەر لە سنووری مەریوان لەسەر ڕۆخ و گوێخەراخی دەریاچەی زرێبار. لەوێ ئەبێ بە مدەڕیسی گوندی کانیسانان. مامۆستا لەبەر ئەوە ناوی کانیسانان بۆ منە بۆ پاشکۆی جەنابی مامۆستا لەبەر زۆر ماوە لەوێ لەبەر ئەو خزمەتە بەڵێ ئیتر قۆناغی هەرە گرنگی خزمەتی عیلمی جەنابی مامۆستا لە کانیسانان ئەبووە. ئەویش هەم لەبەر قیمەتە عیلمیەکەی خۆی لەلایەک خۆی گەورە دەرەجاتی عالیکە و لەلایەکی تریش پیاوێکی خانەدانی گەورەی سنووری مەریوان بە ناوی حەمەخانی کانیسانان ڕەحمەتی خوای لێبێ کە یەکێ بووە لە ئاعیان و وجەهای مەنتیقەی مەریوان بووە بە خزمەتکاری واقعی حجرەی مامۆستا و حرمەتی مامۆستا لە کانیسانانە. ئیتر ئەوە وای کردووە هەموو جارێ خۆی ئەیفەرموو ڕەحمەتی خوای لێبێ ئەیفەرموو مامۆستا مەلا باقر پێی ئەفەرموو مەلا محەممەد ئەمین تۆ ئاغا مەلای، چونکە حەمەخان بوو بە خزمەتکاری خۆی و مەدرسەکەی ڕەحمەتی خوای لێبێ. دوای قۆناغی کانیسانان بطبيعة حال مامۆستا مريدي حەزەتی شیع علادینی بیارە بووە قەدەس الله ڕوحەهو، و دوای ئەویش مريدی حەزەتی شیع عوسمانی بیارە بووە کە کوڕی حەزەتی شیع علادین بووە. لە ساڵی کۆتاییەکانی دەسەڵاتی شا و سەرەتای ئەو ئینقیلابەی ئێران حەزەتی شێخ کە تەشریف ئەهێنێتەوە بەم دیوە، مامۆستا مەلا حەمومینیش وەکو مریدێکی مخلیص ئەو کاتە لە خزمەتی حەزەتی شیع عوسمانە دێتەوە بەم دیوە. لەبەرچی ئەوەی جێهێشت مامۆستا؟ والله تەنها لەبەرەوە ئەو عەلاقە و ئینتیسابە تایبەتی کە لە بینی مرید و مرشیدا هەیە. دواتر لە باسی ئەخلاق و ڕەوشتە بەرزەکان و تایبەتمەندیەکانی حورمەتی مامۆستای شاعرسانەکەم کە یەک لە تایبەتمەندیەکانی ئەوە بوو مەلایەکی زۆر بە هەیبەت بوو، بەڵام هاوکات پیاوێکی زۆر خاکی متەواضعش بوو. بە تایبەتی لە خزمەتی شێخی بیارە وەکو مرید و مرشید مامەڵەیەکی زۆر خاکیان و مخلیصانی کردووە. مامۆستا مەلا مەحموودی نگڵ کە یەکێکە لە فەقێ دیارەکان و بەرچاوەکانی مامۆستا خۆی گەورە تەمەنی درێژکا بە سیحەتەوە، مەلا مەحموودی مدەڕیس، مەلا مەحموودی نگڵ کە ئێستش لە ئاوایی نگڵ دانیشێ، لە یەک دوو دیێر شیعرا لەسەر مامۆستا فەرموویەتی یان وەک مدەڕیس دێی کانیسانان هاوماڵی مەلا سەعدی تەفتازان. ئەخ لەناو فەقێ و مەلا مەشهورە سعدەدینی تەفتازانی یەکێکە لە کیباری عولەمای ئیسلام بە تایبەتی لە عیلمی عقائد و فەلسەفە و علمی بەلاغە منهەجی مەلایەتی. بەڵێ وەکتێبەکانیشی سەختن بە طبیعەتی حاڵ هەموو مەلایە قووەتی ناشکێ بەسەریانە. جا ئەو دێکا بە هاوشانی مەلا سەعدی تەفتازان فەرمووی یان وەک مدەڕیس دێی کانیسانان هاوماڵی مەلا سەعدی تەفتازان. ئەمە غایەتەکەم ئەمە عەرزکەم لە عیشقی پیری بەدەستی خاڵی تەرکی کرد ئەهل و ئەولاد و ماڵی. تەنها لەبەر خاتی خۆشەویستی بۆ حەزەتی شێخ. ئاخر ئێمە منهەجیەتێکمان هەیە لە باسی ئیرشاد و تەسەووفە، ئەڵێ مرید ئەبێ لە خزمەتی شێخا کەلمەیەتی بەینە یەدەی الغاسیلی دانیشێ، چونکە وەک ئەڵێن مرشید مرشیدە
ڕێنمایی کاری دینە ئاراستەی کردی بۆ هەر شوێنێک بێ بچی بۆ ئەو جێگە ئەویش کە حەزەتی شێخ بڕیاری داوە لە ئێرانەوە بگەڕێتەوە کوردستان و عێراق مامۆسایش لە کۆتایی هەفتاکان و سەرەتای هەشتاکانە لە قسمەتی شێخا دێتەوە بەم دیوە قۆناغی دواتری بە درێژایی هەشتاکان هەتا سەرەتای نەوەدەکان لە سلێمانیا ژیاوە نەبووە بە خاوەنی حوجرەیەکی سربەخۆ بە ناوی حوجرەی مامۆستا بەڵام دیارە مەلا و فەقی سلێمانی هەر لە خزمەتی خوێندویانە بە حکمی طبیعەتی قۆناغە مێژوویەکەیش کە جەنگی عێراق و ئێران هەبووە لەو قۆناغا هەتا گەیشتۆتە سەرەتای نەوەدەکان حەزەتی شیع عوسمانی بیارە خوا دەرەجاتی عالیکە خانەقای بیارە سەر لە نوێ تعمیر ئەکاتەوە ئاوەدان ئەکاتەوە ئەو کاتە کاغەزێکی نووسیەوە بۆ مامۆستا مەلا حەمەمین جیا لەوە کە مامۆستا بە ئیشارەتی پەنجەی حەزەی شێخ ئەجوڵا نەک بە ئەمر و فەرمان بە ئیشارەتی پەنجەشی ئەجوڵا نووسی بوو بۆی بە لوتفەوە مامۆستا مەلا حەمەدەمین من ئەمەوێ جەناب و تەشریف ببیتە خانەقای بیارە من بە تۆ نەبێ خانەقام پێ ئاوەدان نابێتەوە ئەو کات لەو دی بوو مامۆستا لە سلێمانی بوو لە سلێمانی عەرز بکەم قۆناغی پێشکۆتایی ئیتر لە سەرەتای ئاوەدانکردنەوەی خانەقای بیارەوە جەنابی مامۆستا مدەڕیسی خانەقای بیارە بووە هەتا من بۆ خۆم لە ساڵی مانگی هەشتی 15 ساڵی 95 چوومەتە خزمەتی لەوێ فەقیە بووین مەرحەلەی سوختەیەتیمان لە خزمەتی مستعیدەکانی مامۆستا تێپەڕاندووە دواتریش کە بووین بە مستعید لە خزمەتی خۆیان خوێندومانە هەتا ئاخر هەناسەی لە عێراقا دوای ئەوە کە تەشریفی بردوێتەوە بۆ ئێران بە حکمی تێکچوونی بارودۆخی تەندروستی ئیتر ئەو فترەیەکی کەم دوایی لە ئێران ژیا لە مەریوان و لەوێ لە ماڵی کوڕەکانی خۆی ڕەحمەتی خۆی لەبێ لە هەڵە نەبم ڕەمەزان بوو نوێی ڕەمەزان بوو تقریبا لە مانگی 11 بوو وەبزان 21 2001 شتێکی ئاوا بوو کە لێرە بوو هەتا لێرە بوو توانێت تەدریسی هەبوو ساڵی 99 ئێمە ئیجازەمان لە خزمەتی وەرگرت هەتا ئێمە پێگەیشتین بەڵێ بەڵام دوای ئەوە کە ئێمە پێگەیشتین هەم لوتفی بوو هەم سیحەتیشی کەم بوو هە 2 سارما دواتر تەمەنی مامۆستا بەڵێ هەم لوتفی بوو لەگەڵ ئێمە هەم سیحەتیشی نەبوو بۆ دەرس فەرمونەوە ئێمە و ڕەفیق یەکەم کە بەناوی مەلعەب سەلامی تاوگۆزی ئەو دوانەمانی ڕاستپار کە لە خانەقا بمێنەوە تەدریسی فەقیەکان بکەین ئەگینا هەتا ئێمە ئیجازەمان وەرگرت تەدریسی دەکرد کە بەڕەسەن دەکا دواهەمین پۆلی قوتابی زانای مامۆستا بوون حتمما شارەزای قوتابیەکانی پێشتریشی بوون کە قۆناغەکان چۆن هێناوێتی ئەگەر پێم بڵێ دواتریش ئەوەندەکە لە خزمەتی بوونە پێگە و پلە و پای زانستی زانای مامۆستای مەرحومە واللهی مامۆستا ینی ڕەنگە هەر تەنها نوقسانی لە ژیانی مامۆستا ئەوە بێ کە کەسی وەکو ئێمە وەسف و سەنایەکە زانایەکی بەرجەستە شارەزایەکی بێوێنە بەسە لە وەسفی مامۆستا کە فەقی مامۆستا مەلا باقر بووە بەڵام شان بە شانی مامۆستا مەلا باقر خەڵک و توێتی لە مەریوانە مامۆستا مەلا باقری لێ و مامۆستا مەلا حەمەمینی کانیسانانیشی لێ ئاخر فەقیە لە کاتی هەبوونی مەلای خۆیان وەک ئەوژێ خۆری ئاسوودەی کەسایەتی هەڵ نایە باش تا مامۆستاکەی وەسابێن ئەو دەرناکەوێت هەلا ئەو دی پێ دەڵێن شاگردی بەڵێ بەڵام مامۆستا مەلا حەمەمین هەر لە فترەی ژیانی مامۆستا مەلا باقرا دەرکەوتووەکو مامۆستا مەلا حەمەمین کە وتراوە مامۆستا مەلا باقر هاوکات وتراوە مامۆستا مەلا حەمەمینیش لە سلەیمانی حزری هەبوو مامۆستا دەرفەتیەوە هەبوو کە تەدریس بکە ئەزانم کە دەرزی وتۆتەوە چونکە لە بیرمە ئەو کاتە ئەیانوت یادی بەخێر مەلا موسای بیارە مەلا موسا کە خەڵکی بیارە بوو لە خزمەتیا خوێندوێتی ئەزانم کە خەڵکی تریش ئیسفادیان لێ کردو حتا کە سەباحی مامۆستا شێخ محەممەد دکتۆر سەباح هەڵە نەبن لە سەردەمی سلێمانیا لە خزمەتی مامۆستا خوێندوێتی مامۆستا مەزهەری مامم خۆی شەرەفی ئەوەی هەبووە بە قسمەتی بگا بەڵام لە قسمەتیا دەرزی نەخوێندەوە چەند مامۆستا وعدی پێداوە بەڵام ئەکید کە دەرزی فەرمووە بەڵام نەک وەکو مەلایەکی خاوەن حوجرە چکە عەرزم کردی لەلایەک ئاوارە بووە لەلایەکیش قۆناغەکە قۆناغی جەنگی ئێران و عێراق بووە ئەگینا کەسایەتی زانستی مامۆستا مەلا حەمەدەمین ڕەحمەتی خوای لێبێ جیالەوە کە خۆی ذەکا و وریاییەکی سەیری هەبوو بەڵام الحەمدوللا لە خزمەتی چاکمەلاکانی سەردەمی خۆیان خوێندوێتی و ئیجازەی وەرگرتووە من باوەڕ ناکەم کتێبێکی زانستی هەبوو بێ و قووەتی مامۆستا مەلا حەمەمینی بەسەرا نەشکا بێ جیالەوە کە زۆر بە چاکی شتەکانی زانیوە زۆر بە چاکی مامم مامۆستا شێخ تایری خۆراسانی ڕەحمەتی خوای لێبێ فەرمووی لەسەر قیمەتی عیلمی مامۆستا مەلا حەمەمین آخر کاتێک کە تۆ طبقەی سەری خۆت شایەتیت بۆ بدەن زۆر گەورەیە ئێستا ئێمە هەرچۆن وەسفی بکەین ئەڵێن ئەمانە فەقی مامۆستان
بەڵام من فەرمووی لە سەردەمێکە مامۆستا مەلا عەبدولکەریم لە بیارە تەدریسی کردووە، مامۆستا عەبدولکەریم مدەڕیس مەلایەکی گەورەی وڵاتی ئێمە هەبوو ڕەحمەتی خوای لێبێ پیانەوت مامۆستا مەلا ئەحمەدی کوێرەک حاجی مەلا ئەحمەد کە یەکێک بووە لە باشترین فەقیه و مجازەکانی مامۆستا مەلا حەمومین مامۆستا مەلا عەبدولکەریم مدەڕیس. حاجی مەلا ئەحمەد ئەو کاتە مستعید دەبێت لەگەڵ فەقیهێکی ڕەفیقی خۆی گەلەمبەوی بورهان ئەخوێنن لە مەنتیق لە خزمەتی مامۆستا مەلا عەبدولکەریم مدەڕیس لە بیارە. دیارە دەرزەکەیان خوێندووە، دوای هاتونەتە خوارەوە دەوریان کردوێتەوە. گەلەمبەوی بورهان خۆی هەیە، هەنێک حاشیەی خاوەنی کتێبەکەی شێخ ئیسماعیلی گەلەمبەوی لەسەر پێڵێ مینهوات، خەریکی ماناکردن و لێکدانەوەی مینهوەکانن مەلا ئەحمەد و ڕەفیقەکەی هاو دەرزەکەی. سبحان الله وەک بڵێ نای پێکن لە معناکردنەکەی. مامۆستاش هەر تێپەڕێت، تێپەڕینێکی ئاسایی چۆن خەڵکێ بەلای خەڵکێک تێپەڕێ، بەس کە گوێی لیان ئەبێ ئەو عیبارەتە لێکەدەنەوە غیرەتی عیلمیەکەی دوور لە مەقامی ئەو نەخوا نەخواسە طبیعەتێکی فزولیانە، بەس غیرەتی عیلمیەکەی کە ئەم دوو کاکە مەلا بە هەڵە لەو عیبارەتە تێنەگەن ڕاوەسێ لە پاڵێ ناڵێ مەلا گیانەوە عیبارەتە بۆ جۆرە معنا ناکە، ئەڵێن چۆن معنا ئەکرێ، ئەوانش پیان ناخۆشە مستعید دەبن و مەرحەلەی ئیستیعدادیش غرورێکی بۆ خۆی تایە، هەڵەستنەوە لە ڕوویە تقریبا لە تەمەنیشان نزیکە بن لە یەک، بەڵام مامۆستا مەلا ئەبێ مەلای چاک ئەوان جارێ ئیجازیە وەرنەگرتووە کە ئەکەون بە مناقەشە ئاخری ئەوان قسەکەی مامۆستا وەرناگرن، قبوڵی ناکەن، حتا خەریکە بڵێن قبوڵیشی نەکەن بە جۆرێکی تر. مامۆستای شەفرەنجا مەلا گیان بۆچی پێتان ناخۆشە، با بچینە خزمەتی مامۆستا مەلا عەبدولکەریم. تێگەیشتنەکەی هەردووکمانی پێڵێن بزانین چی ئەڵێ، کە ئەچنە خزمەتی مامۆستا عەبدولکەریم ئەفەرمێ بە فەقیهەکانی خۆی ئەفەرمێ مەلا ئەحمەدیان فڵانە کەس ئێوە تەنها لە ڕواڵەتی عیبارەتی مینهوەکە تێدەگەن، بخوا مەلا ئەحمەد ئەمین لە معناکەشی تێدەگەن. بەڵێ بینەرانی ئازیز و خۆشەویستی ڕچەی زانایان، لە خزمەتی یەکێکی تر لە قوتابی بەڕێزەکانی مامۆستای مەرحووم بین بەڕێز دکتۆر سەدیق ئەوبەری لێ دەپرسین کە جانای مامۆستا چەند لە خزمەتی مامۆستا بوو، دەستپێشی ناسینی مامۆستا چۆن بووە، مشتەڕە بوو کە و کاتێک کە بە خزمەتی مامۆستا گەیشت، دواتریش مامۆستا هەندێک هەڵوێست و مووقیفی جانای مامۆستای لایە کە شایانی باسکردن ئێمە لە خزمەتەوەی ئەزیز و خۆشەویستە باسکەین، دوای ئەوەی کە لە وەڕع و پێگەی زانستی مامۆستا دەدوین. دکتۆر جان سلام علیکم. وعلیکم السلام ورحمة الله وبركاته. هەر بە کورتی پێم بڵێ با بزانم دەستپێشی بە خزمەت گەیشتنی جانای مامۆستا کەی بوو، چۆن بۆ چەند لە خزمەتی مایە و دەرسانێکی خوێندوتە، بەس بە کورتی ئینشاءالله. بەڕاستی ئەوە شوێنی ڕێز و تەقدیرن بۆ ئەم جۆرە بەرنامە، چونکە مێژووی کورد عیبارەتە لە مێژووی پیاوە گەورەکانی. من پێم وایە مامۆستایانی ئاینی وەکو پێویست خزمەت نەکراون لە ڕووی مێژووەکانە، باز نەکراوە کە مێژووی زۆری میلەتی کورد عیبارەتە لە مێژووی ئەو پیاوە گەورانە. طبعاً مامۆستایەکی لە نەوادیرەکانی زمانی خۆی بوو، بەڕاستی پیاوێکی عەزیم بوو. من بیدایەتی کە بە خزمەتی گەیشتوم لە 1970، بەڵام وەکو فەقیهەتی کە لوتفی کرد خوای گەورە بە خزمەتی گەیشتم لە ساڵی 1993 بوو، تقریبا کۆتایی 92. ئەو کات لە بیارە بوو؟ بەڵێ لە بیارەی شەریفە بوو. مامۆستا ئەو کاتە کە من چوم تقریبا 35 بۆ 40 فەقیه لە خزمەتا بوو، بەشێکی زۆریان خەڵکی ئێران بوو، بەشێکیشیانی ئەمدی بوون. ئەوە بیدایەتی گەیشتی من بوو بە جەنابی مامۆستا بەڕەحمەتی. هەر بە کورتی ئەوەی کە بەڕێستان لێی خوێندووتانەوە لە ئاسی زانستی مامۆستا، وڵا شتێک ماوە لە شتێک هەیە لە خزمەتە نەباسی کە مامۆستا کۆمەڵ سیفاتی هەبوو، ناڵێ هەر نەبوو، بەڵام شتێکی نادیر بوو لە زمانی خوا. یەکەم مامۆستا لە ڕووی زانستەوە حتا بڵێ پیاوێکی عەزیم بوو لە ڕووی زانستەوە، دووهەم لە ڕێی تەقواوە، سێهەم لە ڕێی تەواضعەوە، چوارەم لە ڕێی سەخاوەتەوە، پێنجەم لە ڕێی سەریحەوە، زۆر سەریح بوو مامۆستا لە ڕووی زانستەوە. یعنی کۆمەڵە کتێب هەیە ئەوانەی ئەهلی عیلم بن چاگەزان ئەو کتێبانە، یعنی خواردنی هەموو کەسێک نییە. من یەک شتە گێڕمەوە کاتی خۆی بەڕێز مەرحوومی شێخ محەممەدی بەرزنجی بەڕەحمەت بێ لە خزمەتی مامۆستا عوسمان و کۆمەڵێ پیاوی ئەو کاتە باسی مامۆسای کردبوو، هەندێک قسەی کرد و مامۆستا پێی خۆش نەبوو. یەکی لەو قسانە کە کردبووی مەدەح بوو، طبعاً مەدح بۆ مامۆستا، مەز مامۆستا پێی خۆش نەبوو. فەرمی واللهی ئەم پیاوە وەکو سەید شەریف، وەکو شاحی مەواقیف سەید شەریف ئاوا مەواقیفە زانش، وەکو سەید تەفتەزانی مەقاصد ئەزانێ، وەکو ئیبن حەجەر تحفە ئەزانێ، یعنی ئاوا کۆمەڵێ مەدحی کرد بوو. من خۆم دانیشتم مامۆستا کە باسییان کرد لە خزمەتە پێی خۆش نەبوو. یعنی ئەو کتێبانە یەکێک لەو کتێبانە ئێستا هەر لە دنیادا مبالغە ناکەم بە پەنجەکان ئەژمێرە کە بیزانن. مامۆستا زۆر مطلع بوو، ئاگادار بوو بەس ئەم کتێبانەوە.
بۆ زانستەکەی من یەکش لە خزمەتانە باسم شتێکی تر من تقریبا نزیکەی 3 ساڵ لە خزم مامۆسا بوو ئەو کتێبانەی مامۆسا ئێوتەوە کتێبەکانی سەرەوە بوو بە دەکمە نەبێ ڕۆژێ مامۆسام نەبینی کتێبێ لەو کتێبانە بەدەستەوە بگری فقط توحفە داعنا لە خزمەتیە یا جەمع جامی داعنا ئەی فەرمە ڕۆڵە بیخوێنەوە ئەتخوێندەوە مەسەلەن تۆ لەکوێ ڕاوەستای مامۆسا دوو کە عیبارەتی پاش ئەوەش تەواوە کرد و ئەوجا کەوتە شەرحکردنی پاش مەتنەکەش لەبەر بەڕێ یعنی نەک بەمەتنەوە بە شەرحەوە ئەم شایەتی ئەدەم خۆم چەند جار ئەمەم لێ بینیوە کە من عیبارەتی مە خوێندەوە مامۆسا تەواویە کرد تەقریری کتێبەکەیە کرد بەیانێکم خۆی پاشن دەیفەرموو ئەگەر بێئەدەبی نەبێ ئەمە لەفزی مامۆساوە فەرمێ بێعەرەبی نەبێ بامش قسەی بکەم مامۆسا تعلیق و بۆ چوونی ڕوئی خۆی لەسەر ئەو مەسەلە عەرزە کرد یعنی ئەو عیلمانە مبالەغە ناکەم هەمووی مامۆسا یعنی بەهۆی تەمەنێکی دوورودێ لە تەدریسە هەمووی وتبوو چونکە مامۆسا بۆ نمونە نزیکەی 45 ساڵ بەس لێ کانیسانە بەس دەرزی وتووە بوو نزیکەی 86 ساڵ تەمەنی بوو بالەغە ناکەم ئەگە بڵێم 75 ساڵ تەمەنی ئەم پیاوە تەدریس بوو بۆیە هەموو علومەکان هەمووی حزورێکی هەبوو لە خزمەتی وەڕق و تەقوای ئەزکاری مامۆستا ئەگەر ئاماژەش پێ بکەیت یەکەم ئەو 3 ساڵە بە معدەلی ئەوەی بینیم ئەم مامۆستا لە ناو جەماعەتە حزوری هەبوو وێرد و ئەورادەکانی خوێن سونەتەکانی پاشی پێش بە بەردەوامی واللهی مەگەر نەخۆش بوو بێ مامۆستا قەت ڕۆژێ مامۆسام نەبینیوە تەخیر بێ لە وێرد و ئەوراد و لە جمعە و جەماعەتی مامۆستا ئەمە یەکەم شتێکی تێش قوربان بۆ مەسەلەی ئەوەی کەوا مامۆستا ئەگەر کەسێکەوە ئیلتیزامی نەبوایە مامۆستا تون بوو لەسەری بە تایبەتی جمعە و جەماعەت چەند جار بینیوە فەقێ محاسبە کردوە بەڵام بە نەرمی چونکە فەقێ زۆر خۆشەویست یعنی هەمیشە مامۆستا ئیلتیزامی بە جمعە و جەماعەت و هەبوو و زۆر فەقانی هادا کەوا ئامادە بن و حزوریان هەبێ و ئەگەر یەکێکی متەئەخیر بووە یاوەکو باسییان بکردا لە خزمەتی مامۆستا گلەیری ئەکرد بە نەرمی مامۆستا گەر تیشکێک بخێ سەر سەخاوەتی جەنای مامۆستا لە چیەوە بوو یەکی لەو سیفەتەی مامۆستا هەو بەڕاستی سەخی بوو یعنی خەڵکێکی خۆ زانێ بیارە خۆی مەربع بوو سەرچاوەیەک بووی میوانێکی یەکجار ئەهات لەم لاولاوە هەتا لە ئێرانەوە هات لە تورکیاوە هات لە بەغداوە هات لە جنوبەوە بێ لە کوردەکەی خۆمان ئەوانە کەمە شخصیات بوون پیاوێکی بەڕێز بوونا ئیلا لە ماڵی مامۆستا نانیان خوارد یعنی سەخاوەتەکەی مامۆستا بێحەد بوو ئەو هەم کە عالەمە ڕووی ئەکردە ماڵی مامۆستا کەچی دەخلی مامۆستا زۆر مەحدود بوو مامۆستا دەخلی زۆر مەحدود بوو باوەڕ بفەرموو کاتی وەفاتی کرد بالەغە ناکەم هەموو ماڵەکە بفرۆشتایە بە کتێبەکان و 5 وەرەقین ئەکرد بەرەکەتی لە چیە بۆ ئەوەندە خەڵکیش خزمەت کات و دواتریش خۆی مامۆستا کاتی خۆی دیارە تەلەکاتی هەبوو لە ئێران ینی یارمەتیەکەی بۆ ئەهات بەڵام قەسمەوە مامۆستا هیچی گل نەئەدایەوە خۆم بینیومە یارمەتی مامۆستا ئانی داوە خۆم بینیومە یارمەتی فەقەی داوە یەکێک فەقیر بابات خۆی مامۆستا دەستێک بە گیرفانە یارمەتیەدا یعنی بەڕاستی یەکجار مامۆستا دەستی کراوە بوو لەو ڕووە یعنی خۆم باوەڕم وایە هەر کەس دەستی کراوە بێ یەکێک لە ئەسبابەکانی ماڵ و مناڵ و خێزانە خێزانیش وەکو مامۆستا دەستکراوە بوو زۆر سەخی بوو زۆر بە سینگە فراوانی ئیستیقبال نەو خەڵکە ئەکرد مامۆستایانی ئێمە لە ڕووی زانستەوە بە حیاتی پێویستیان بە دەرەوە نەبووە هەمیشە یعنی مامۆستایانی ئەمن ئانی خۆمان چوونە دەرەوە لەسەر دەستدایان ناون علمەکان ئەوەندە زۆر بووە شوێنی ڕێز و تەقدیر بوو چەندان مفتی هەبوون لە حەزارەتی ئیسلامە کورد بوون حتا من کتێبێک خوێندووە شێخ محەممەد عەلی قەرداخی ئەڵێ لە تاریخی هەموو بەغدا ئەگەر 100 مفتی بێ 17 کورد بووە مامۆستایش یەکی لەوانە بوو کەوا مەدعوو بوو ڕێزی هەبوو بەڵام وەکو پێویست خەڵکی خۆمان نەیان نەناسی علمەکەی و زانستەکە و تەقواکەی ناسینی من بۆ مامۆستا مەلا محەممەد ئەمینی کانیسانانی ئەگەڕێتەوە بۆ منداڵیم بەاعتیباری عایلەکەم خانەوادەی نەقشبەندی ڕەبتمان هەبوو بە مامۆسای کانیسانان و مامۆسای کانیسانانێکێک بوو لە مامۆستا عەزیز و خۆشەویستەکانی خانەوادەکەمان بۆیە هەر لە سەرەتای منداڵیم و مامۆسای کانیسانان مەناسی بە تایبەتی دوای شۆڕشی ئیسلامی ئێران کە هاتبووە باشووری کوردستان لە سەی سادق و بیارە و سلێمانی نیشتەجێبوو بوو و پاشان لە کۆتایی نەوەدەکانە کە بوومە فەقێ لە خانەقای بیارەی شەریفە لەوێ بە خزمەتی مامۆسای کانیسانان زیاتر ئاشنا بووم هەمیشە لە ناخی خۆما وعدمەدا چونکە مامۆسای کانیسانان زیاتر احتیمام و گرنگی دابوو بە تەدریس و دەرزوتنەوە نووسینی کەمتر بوو بەو شێوەیە بەربڵاو نەبوو نووسینەکانی لە ناو خەڵکە بڕیارمدا وتم ئەگەر خوا کردی و یارمەتی دام بتوانم لە داهاتووە ژیانی مامۆسای کانیسانان بنووسم بۆیە کە
کۆلێژم تەواو کرد بە کالێرۆی سمێنا لە زانستی ئیسلامیەکان زانکۆی سەلاحەدین لەوێ بڕیارمدا بەحسی تەخەڕوجەکەم لەسەر مامۆسای کانیسانان بێ و پاشان کە بابەتەکەم نووسی بە ناوی ئەلمولا محەممەد ئەمین الکانیسانانی و جوهود العیلمیە پاش ماوەیە سێرم کرد ئەم بابەتە بابەتێکی عەربی و خەڵکی ئێمە ئەمڕۆ عەربی خوێن نییە بڕیارمدا بە کوردی لەسەر مامۆسای کانیسانان بنووسم وێ هەڵسام نووسینی ئەم کتێبە گەڕێتەوە بۆ ساڵی 2011 بەڵام لەم کۆتاییانە چاپکرا بە ناوی عەلامەی عالی مەلا محەممەد ئەمین کانیسانانی چونکە مامۆسا نازناوی و شۆرەتی خانەوادەگیان عالی بوو و دوایی شەر کردووی بە نازناوی شعری خۆی و تەنانەت مامۆسا بورهانی کوڕیشی هەر بە عالی شعری ئەنووسی بۆیە ناوەکەم ئاوا لێناوە ئەم کتێبە کە لەسەر ژیانی مامۆسایە لە پێشەکیەکەیان نووسیومە پێشکەشە ئەم بەرهەمە ئەگەر شایستە و شیاو بێت بۆ ڕۆحی پیرۆزی عەلامەی عالی مەلا محەممەد ئەمینی کانیسانانی مامۆسای گەورەم پێکاتوە لە پێشەکیەک و بەشی یەکەم بارودۆخی گشتی سەردەمی کانیسانان ئابووری و کۆمەڵایەتی و زانستی عیرفانی بەڕاستی سیاسیەکەیم لە برد لەبەر خاتریەوەی بتوانێت بگاتە ڕۆژهەڵاتی کوردستان و خەڵکیوێ پێی ئاشنابێ بەشی دووەم پێکاتوە لە ژیان و کەسایەتی کانیسانان ناوی باوکی دایکی شۆرەت و نازناوی لە دایکبوون و وەفاتی خوێندنی مامۆساکانی لە زانستی ئاشکرادا و مامۆساکانی لە زانستی نهێنیدا کە مامۆسای کانیسانان مامۆسا مەلا محەممەد ئەمین یەکێک بوو لە موریدە هەرە باڵاکانی حەزرەتی شێخ محەممەد عوسمان سیراجدینی نەقشبەندی کۆتا ڕابەری نەقشبەندی و باسی قوتابێ دیارەکانی زانای کانیسانانی بەشی سێمیش پێکاتوە لە تێکۆشانە زانستیەکانی کانیسانان چکە مامۆسای کانیسانان نزیکی 300 فەقێ ئیجازە داوە من بە گوێی خۆم گوێم لێ بوو جارێکیان فەرمووی زیاد لە 250 جار من جەمع الجامع وتۆتۆ 250 جار کە یەکێکە لە کتێبە عومدەکانی علومی ئیسلامی و حوجرەی کوردەواری شعرەکانی عەلامەی کانیسانانی بانگەوازی عەلامەی عالی بۆ ڕێگای خوا و هاتووم یەکەیەکە باسی ئەو کتێبانەم کردووە کە مامۆسای کانیسانانی نووسیوێتی ئەمە بریتیە لە کورتەیەکی کەم لەسەر ئەم کتێبە کە من نووسیومە پاشان سەرسامی من بە مامۆسای کانیسانان دووشتی زۆر زۆر گرنگ بوو یەکەمیان مامۆسای کانیسانان زۆر بە قەناعەت بوو هەمیشە هەوڵ و کۆششی بۆ دنیا نەبوو تەنها بۆ قیامەت بوو یعنی ڕۆژێک لە ڕۆژان نەمبینیەوە مامۆسای کانیسانان وەکو عالمێکی گەورە وەکو زانایەکی گەورە وەکو گەورە زانای سەردەمی خۆی وەکو مدیری خانەقای بیارەی شەریفە ڕۆژێک لە ڕۆژان نەمبینیوە داوای خەڵات و بەراتێک لە دەوڵەمەنێک لە مەسئولێک لە دەسەڵاتدارێک بە ئەمە لە لای من زۆر گرنگ بوو کە مامۆسایەک بەو شێوەیە کە احتیاجیشی زۆر بوو نەبوونیشی زۆر بوو جاری وا بوو کە نەبوونیەکی زۆر ناڕەحەت بەهاتایە بەسەریا لە دۆسێک لە ناسراوێکی پرسیارە کرد نەک ئەوەی کەوا لە دەسەڵاتدار و گەورە بازرگانێک و سیاسیەک داوا بکە ئەم عیزەتەی مامۆسا بەڕاستی لە لای من زۆر جێگەی پێگەڵ ئەوە بوو نە برای لێرە بوو نە باوکی لێرە بوو نە کوڕی لێرە بوو نە خزم و کەسوکاری لێرە بوو بەڵام مامۆسا زۆر عزیز بوو بەڕاستی خاڵی دووەم کە لە لای من زۆر گرنگە ئەوی ژەوەیە مامۆسا زۆر جەریێ بوو مامۆسایەکێک بوو لەوانەی کە بەڕاستی لە حەقا سڵی لە شێری ژنایە کردەوە زۆر نمونەم لەلایە ینی بۆ نمونە لە تعزیەی حەزرەتی شێخ محەممەد عوسمان سیراجدینە ڕوبەڕوو بە مەرحومی مام جەلالی وتی ئەم شەڕە بەسکەن کوڕی خەڵکی مەکوژن ئەم میلەتە لەوە زیاتر هەڵ ناگرێ توانا و تەحملی نەماوە کە بەڕاستی لەو کاتە مامۆسایەک بتوانێت ئاوا ڕوبەڕوو لەگەڵ قیاداتی کوردیا قسە بکە زۆر گەورەیە وی مامۆسای کانیسانانی هیچ کاتێک سڵی لە وتنی حەق نەکردەوە ئەم دوو هۆکارە لە لای من زۆر گەورە بوو مامۆسایەک ئەوە نە عەزیز بێ ئەوە نە شکۆی بەرز بێ دەستڕانەگرێ بۆ هیچ کەسێک وەلەو لایشو ئەوە نە چاونەترس و شوجاع بێ کە بەڕاستی هیچ کاتێک مامۆسا سڵی نەکردەوە لەو پەیامانەی کە لەسەر شانێتی کە پەیامی ڕاستەقینەی ئیسلامە مامۆستا مەلا حەمەمین ئەسڵەن مەریوان
وەکو بڵی دارولعیلم بووە، زانانێکی زۆری تیا بووە. چەندین زانای گەورەمان هەبووە لە مەریوان، یەکێک لە گەورە زاناکانیان مامۆستا مەلا باقرە بەڕەحمەتی خوای لێبێ، لە مامۆستا مەلا باقری بالێک کە مامۆستا مەلا حەمەمین لە خزمەتی ئەوە ئیجازەی وەرگرتووە. ئەم جارە مامۆستا سێعەلی بوو بەڕەحمەت بێ لە نێە، مامۆستای جوان ڕوودی بوو، مامۆستا مەلا محەممەد جوان ڕوودیش لە دەرەتفێە. لە ناو ئەم هەموو مامۆسایانە لە دوای ئەوانە نای مامۆستا مەلا حەمەمین یەکێک بوو لە زانایانی گەورەی مەریوان کە خەڵک خواخوای بوو لە هەر کوێیەکە بتوانێ ماوەیە لە خزمەتیا بخوێنێ و بۆی شەرەفمەندی و هۆی شانازی بوو، چونکە مامۆستا مەلایەکی ئێجگار باش بوو، عالمێکی فازیل بوو، و لە ئەو علومانە کە باوی ئەو سەردەمانە بوون، واتە نەحو و سەرف و بەلاغە و مەنتیق و ئوسوول و ئەو بابەتانە مامۆستا نمونە بوو و کەم ڕەفیقی بوو. فەساحەت و بەلاغەتێکی لە ڕاددەبەدەریشی هەبوو. زۆر مامۆستا هەیە یا کەسانی وایە قسە ئەکەن باش ئینسان لە قسەکانیان تێناگا، مامۆستا زۆر فەسیح بوو، قسەکانی بەدەرەوە بوو، سەروشکڵ و دیمەنێکی زۆر جوانیشی هەبوو. مامۆستا جووتێبرۆی ڕەشی قەوی و گەورەی هەبوو. ئەمە تقریبەن بابەتێکە لە بابەتەکانی سەبارەت بە مامۆستا مەلا حەمەمین. مامۆستا مەلا حەمەمین تقریبەن ئەوەی من بزانم لە 3-4 شوێنە وەکو مدەڕیس بووە. جارێکی ئەوەڵ جار تەشریفی لە نژمارە بوو، ئەوەڵ جار تەشریفی لە نژمارە بووە، لە دواییە لەوێشە ئیجازەی داوە مامۆستا سەیبەهادینی ئارەنان کە یەکێکە لە عولەما فازیل و گەورە و ئەهلی تەریقەت و تەسەوفەکە، ئەوش لە ئارەنان جێنشین بووە، وازانم هەر لەوێش فەوتی کردووە. ئەو ئەوەڵێن کەسێک بووە کە لای مامۆستا بەپێی ئاگاداری من ئیجازەی وەرگرت بێ. دوای ئەوە تەشریف هێناوەتە کانیستانان، ماوەیەکیش لە بیارە 2 جار لە بیارە بووە. جارێ شێخی بیارە تەشریفی بردووە بۆ تورکمان سەحرا و ئەو ناوبەناوانە، مامۆستا بە خۆی و فەقێکانی ماوەیەک لە بیارە بووە، لە جێگەی شێخی شادانیش و دەرسی فەرمووەتەوە. ئەمە یەکەم جار. دواییشا کە شێخی بیارە بە ڕەحمەت بێت تەشریفی هێنا بەم دیوە، مامۆستا لەم کۆتایی تەمەنیشیا تقریبەن دیسانەوە لە بیارە بووە فەقەیەکی زۆر لەم دی و لەو دی و لە هەموو لایەکۆ لە خزمەتیا خوێندویانە و کە ئێستەیش ئەو بابەتانە ئێستش لە بیارە بەردەوامە. هەر ئەو مامۆسانەی کە لە خزمەتی مامۆستا ئیجازەیان وەرگرتووە ئێستا حاڵی حازر مدەڕیسن لە بیارە. ئەلبەتە بیارە خۆی لە خۆیان شوێنێکی زۆر گەورە بووە، پێی ئەوترێ ئەزهەری کوردستان. شێخ عومەری بیارە شێخ ضیاءالدین خانەقای کردووەتەوە و بە شوێنی باشترین مەلا گەڕاوە، مامۆستایەکی بەڕێزی هێناوە لە کوچک چەرمۆ، هێناوێتی بۆ بیارە و کچی خۆیشی پێداوە مامۆستا و یانێ شێخ ضیاءالدین کچی خۆی پێداوە و ئیتر فەقێ و خوێندن لەوێ بەردەوام بووە. جا مامۆستا ئیتر بیارە شوێنی عالمانی گەورە بۆ مامۆستا عەبدولکەریمی مدەڕیس بەڕەحمەت بێ، بەڕەحمەتی خوا بچێ ئینشاءالله، بەڕەحمەتی خوا چوو بێت. ماوەیەکی زۆر لەوێ مدەڕیس بووە، مدەڕیسەکانی زۆر و زەبەنە هەبوون. جا مامۆستاش لەو بەینا ماوەیەک لەو کاتا کە شێخ تەشریفی بردووە بۆ ئەوە زووتر کە تەشریفی بردووە بۆ تورکمان سەحرا و ئەوانە، مامۆستا لەگەڵ فەقێکانیشە ماوەیەک لە بیارە دانیشتۆ تا شە گەڕاوەتەوە. لەم دوایشە کە شێخی بیارە تەشریفی هێنا بەم دیوە، مامۆستا جارێکی تر لە بیارە بە ماوەیەکی زۆر لەوێ مایەوە و فەقەیەکی زۆر لەم دی و لەو دی و لە خزمەتیا ئیجازەیان وەرگرتووە. من 2 مەرحەلە لە مزگەوتی کانیسانانە بووم، لە خزمەتی فەقەی مامۆستا بووم وەختی خۆی کە سوختە بووم. دوای ئەوەش لە کاتی یانە کاتی دووهەم لە کاتی مستعیدیشە لە خزمەتیا بووم. ئەو کاتەی کە لەوێ بووم سوختە بووین، یعنی کۆمەڵێ مامۆستا لە خزمەتا بوو، وەکو مامۆستا مەلا ڕەحیمی شارانی و مامۆستا محموی چۆڕی و
مامۆستا مەلا محەمەی خەڵکی ئەو سەرشیوە بوو مامۆستا مەلا ئەمانە لە خزمەتی بوون و ئێمە 6 حەوت سوختە بووین لەو ماوە تقریبان ماوەی چەند وەختێ لە خزمەتی بووین هەرتاوەکو شێخ تەشریفی برد بۆ تورکمان سەحراوانە ئەو وەختە فەرمووی بە مامۆستا مەلا حەمید تۆ تەشریفە بۆ ئەوێ فەقێوشت بگرە هەتاوەکو من ئێمە ئاگا لە فەقەکان و لە خانەقا و لەوانە بێت تاوە لە ساڵی 58 تر کە وەختە ئینقلابی هین بوو ئینقلابی عەبدولکەریم قاسم و ئێمە لەوێ بووین ئیتر جەماعەتی شوویعی هات قوربان قسەی ناشرینیانە کرد مامۆستاش وەکو بەرگرەیەک لە خوتبا و لە دەرۆی خوتبە و لە هین بەرگری ئەکردن و ئەی فەرموو ئەمانە کاتین و ئەمانە بێدینن و بە گویان مەکەن و خۆشتان بە خۆتانەوە بێ شوێنیان مەکەون و زۆرێ تاوەکو شێخ تەشریفی هێناوە ئێمە لە وەختا لەوێ بووین چەند تقریبی 6 فەقێ بووین ئەوە کاتی سوختەیمان کە لەوێ بووین کاتی مستعیدیشمان لە 63 من لە مادەی مختصرە ئیتر ڕۆیشتمە خزمەتی لە نێ ئەم خۆند لە خزمە مامۆستا عەلیا ئەویش عالمێکی زۆر گەورە بوو دوای ئەوە کە لە 63 فەقەکان جەماعەتێکیان ئیجازیان وەرگرت و ڕۆیشتن جەنابی مەلا مەحمووی نگڵ کە ئیستا لە نگڵە و جا ئێمە کە هەڕەفێق بووین بە یەکۆ ماوەی خۆدنمان زۆرتر بە یەکۆ بووە لەگەڵ مەلا عەلی بیارە مەلا عەلی لێویان پێوت لەگەڵ مەلا عەزیز و ئەمانەش ئەیتر ڕەفیقی یانە کاتی سوختەیوی وەختێک کە جێک چۆڵ بوو ئەرزی مامۆستایان کرد و مامۆستاوە فڵانە کەس لە نییە و ئەوێ بێ بۆ ئێرە و جێبەری مامۆستاش فەرمووی هەر زۆر چاکە هەر زۆر پێم خۆشە کە بێت ئیتر منیش لە 63 ڕۆیشتمە خزمە مامۆستا تا ماوەی 68 لە 68 تا من ئیجازم هەرگر لە خزمەت مامۆستا ڕۆیشتین بۆ دووڕوە لە خزمەت شێخی بیارە من و مەلا محەمەد تابزەڕ و کە پیان لە خەڵکی مەریوان بوو لەگەڵ مەلا عەزیزی نەچیە کوڕی ساڵابەکی نەچێ بوو ئەم 3 نەفەرە بە یەکۆ لە خزمەت شێخا ئیجازەمان وەرگرت طبعا ناسینی ئێمە لە خزمەتی جەنابی مامۆستا ئەگەڕێتەوە بۆی کە ئێمە باوکمان مجازی جەنابی مامۆستا بووە لە خزمەتی مامۆستای کانیسانانە ئیجازەی وەرگرتووە عادەتەن کوڕەمەلایش کە چاوە کاتەوە لە ماڵی خۆیان یەکێ لەو شتانەی کە وەکو یەکەمینە لە ژیانی خۆیان بینە مەلایە یاخود گوێسکەی ئاشنا ئەبێ بە باسکردنی مەلا و مەلا باشەکان یەکێ لەو زانایانەی کە بەردەوام من گوێم لێ ئەبوو و باس ئەکرا و بە خزمەتی ئەگەیشتین تەشریفی ئەهاتە ماڵمان ئێمە ئەچوین زیارەتمانە کرد عەلامەی گەورە مامۆستا مەلا محەممەد ئەمینی کانیسانانی بوو مامۆستا مەلا محەممەد ئەمینی کانیسانانی بەڕاستی هەم ناوێکی تایبەت هەم کەسایەتێکی تایبەت هەم زانستێکی ئێجگار فراوان کە ئەڵێن مامۆستای کانیسانانی کۆمەڵە شت بەبیری ئینسانێتەوە یەکەم مامۆستا مەلا محەممەدی کانیسانانی خۆی مجازی عەلامەی گەورە مامۆستا مەلا باقری بالیکی مەریوانیە لە ساڵی 1937 لە دەی بالغی ئیجازەی وەرگرتووە مامۆستا مەلا حەمەمین طبعا بۆ خوێندن زۆر شوێن گەڕاوە و باسی ئەو مامۆستایانەشی کردووە کە بینیونی ئەوەی کەوا معجب بوو بەو مامۆستایانەی لە خزمەتیا زانستی وەرگرتووە باسی دوو مامۆستایە کرد یەکەمیان مامۆستا مەلا باقر کە مامۆستا و موجیزی بووە دووەم مامۆستا مەلا عەلی حەمامیان مامۆستا مەلا عەلی حەمامیانیشە بۆ لەو زانا گەورانەی کە دەستێکی باڵای لە فەلەکیات و گەردووناسیا بووە مامۆستا مەلا حەمەمین لە کاتی خوێندنی خۆیەوە کۆتایی خوێندنەکانیە ئەو نە بەتوانا بووە کە مامۆستا مەلا باقر نامیلکەیەکی نووسیوە بە ناوی ڕیسالەی محەممەد ئەمینیە یعنی لەسەر دەرسا مامۆستا مناقەشاتی عیلمی هەبووە هەر فەقەیەک نەبووە تەنها دەرسێکی پێ بوو ترێ و بڕوا بەڵکو محاکەماتی کردووە مناقەشاتی کردووە ڕدود و ئیعتیرازی هەبووە تەنانەت ڕەفیقەکانی خۆی وتویانە کە بەیانی لە خزمە مامۆستا دەستی کردەوە بە دەرس تا نوێژی نیوەڕۆ دەرسی مەلا حەمەمین درێژەی کێشاوە
بۆیە من لە جەنابی مامۆسام بیست ئەی فەرموو مەلا ئەوە نییە کەوا کتێبێ بکاتەوە لە کتێبەکە عیلمەکە بڵێتەوە مەلا ئەوەیە خودی عیلمەکە بزانێ بەبێ کتێب یعنی مامۆستا پێداگر بوو لەسەر ئەوەی مەلا ئەبێ عیلم بزانێ مەسەلەن بۆ خۆی جەنابی مامۆستا مەلا حەمومین دەستێکی باڵای لە عیلمی منطیق و لۆژیک فەلسفەی ئیسلامی کەلام مەسەلەن ئوسولی فقه لەم زانستانە تەواو دەستێکی باڵای هەبوو بە جۆرێک ئیعتیرازی هەبوو لەسەر هەندێک لەو کتێبانەی کە ئەتوانین بڵین 300 ساڵ 400 ساڵ زیاتر پێش ئێستا دانراوە و منهەجی ناوحجرەیش بووە یعنی ئیعتیرازاتی لەسەر کتێبی عەبدوڵڵا یەزدی هەبوو لە زانستی منطیقە حتا من جارێکیان لە ماڵی خۆمان پرسیارم لێ کردوتم جەنابی مامۆستا ئەکرێ ئینسان کە بڵێ ما هو الئینسان ئینسان بریتیە لە چی وەکوی لای منطیقیەکان واسەکرێ بڵێ لە جیاتی حەیوانی ناتیق بڵێ کائینێکی حەی لە جیاتی بڵێ گیاندارێکی گۆیایە ئەم مستەلەحە بگۆڕین بە کائینی حەی وتی بەڵێ ئەتوانین لەسەر ئەو بەڵێ ئەتوانینە نزیکەی چارەکی قسەی کرد ئەوە لە کەسایەتی زانستی نقطەیەک لەسەر کەسایەتی زانستی مامۆستا مەلا حەمومین کەسێک نەبووە بڵێ مەلا حەمومینی کانیسانانی عالم نییە یا کەسێک نەبووە لە تەریخی مامۆستا بڵێ ئەم ئیجازانەی کە ئەیدا وەڵا شایانی ئەوە نییە کە ئیجازە بدا بەڵکو ئیتیفاق هەبووە یەکڕایی هەبووە لەسەر عیلمی مامۆستا لەسەر کەسایەتی مامۆستا لەسەر ئیجازەکانی مامۆستا مامۆستا من لە خزمەتیا بووم لە سلێمانی بوو ئەو کاتە نەچوو بۆ بیارە دیارەکە لە کانیسانانیش کە دێیەکە لە ئێرانە من لەو کاتەکە نەبووم کە بچمە خزمەتی بەڵام زۆربەی مامۆساکان کە دیارین ئەمسالی مامۆستا حەمە یوسف و مامۆستا مەلا مەحمووی نگڵ و مامۆستا مەلا عەلی بیارە و چەند مامۆسایەکی تر لە خزمەت ئەوە زۆر ئیسفادەیان کردو لەو کاتی کە لە کانیسانان بووە اینجا کە ظروف گۆڕا و هاتە عێراق هاتە ئێران هاتە سلێمانی لە سلێمانی لەو گەڕێکی لای ماڵی حاجی ئەحموو عەبەدەلاک لەوێ خانووی بوو احتیرام و ڕێزێکی باشیان لێ ئەگرت بەڵام مەجاری تەدریسی نەبوو لە دوایە چووە ئەو مزگەوتی یاڵەکە حاجی قاری کۆیەوازان چووە ئەوێ ئیتر لەوێ بەردەوام تەدریسی بوو لەو کاتە ئیتر میشە چوومە خزمەتی چەند دەرسێکم لە خزمەتی یا خوێن وەکو لوب الأصول و ئاداب و مغنی طلاب و ئەوانم لە خزمەت ئەوە خوێن اینجا وتی بەخوا شێخ ئەمری فەرمووە من بچمە بیارە دیارە بیارەیتر مەدرسەیەکی گەورەیە و دامەزرا و تەکبیری ناوێتتر خۆی وەکوی سەمان سەلا چۆن بەردەوام 50-60 فقەی تایە خواردن و شوێنی ئیسراحەت و دەرس و ئەوانە ئیتر کە بچیتە ئەوێ خەمی هیچ و نییە خۆی شتەکار بەس تەدریسەکە ئەەکەی اینجا وتی دەیوتم ناڕوێ قوربان وتی چۆن بەخوا وتی تۆزێ بەدەنم ناساخەوتەوە و نیم و ئەمانە وتم قوربان بچی تو ئەوێ و مەشغوڵی ئیشەکەی خۆ و بی تەرکی عادەت مەڕەزە ئەوە تەدریسەکە و کەم کردو تۆ بۆیە نا ئیتر عادەتی وا بوو مامۆستا لە بەیانی وە نوێژی بەیانی بە جەماعەت ئەکرد ئیتر هەر دوا بە دوای نوێژەکە چایەکی خۆمانەی فەقیرانەی ئەخواردان و چایە و ماسێک و ئەمانە ئیتر دەستێ کرد بە تەدریس حتا نیوەڕۆ لە دوای نیوەڕۆ و ئیسراحەت و نوێژ دەستێ کردەوە بە تەدریس هەتا عەسر زۆر جار بوو دوای عەسریش هەر تەدریسێ کرد ئیتر یانی وەکو ئەو عیلمەکان کە ئەیوتۆ بوو بە مەلەکە بووی علمی لە مستەوای بەرزیشە یعنی وەکو ئوسوڵ و وەکو تەهزیب و مەنتیق و کەلام و تەفسیر و بەیضاوی و ئەمانە هەتا جارێکیان مامۆستایەک خەبەری ناربوو لە خورماڵ بوو وتوی بەشک مامۆستا مەجالم با بێمە خزمەتی بەعزێ دەرس بخوێنم مامۆستا فەرمووی چییە خوێنێ وتیان واخوا قوربان وتێتی یا جامیە خوێنم یا سویتیە خوێنم فەرمووی دەی من تازە چۆن دانیشم من تازە دەرسی جامی و سویتی بڵێم و پشێلایەکە لە فەقەکان بیخوێنێ ینی مامۆستا ئەوەنە دەرەجەی بەرز بوو لە خوێندنە بوو هەموو عیلمەکانی بوو بە مەلەکە بووی
جنرال مامۆسا کە فەقەکانی بوو ئاخر مادەیە فەرموو هەروە هەر بە حیفزیەی فەرموو هەر ئەغڵب لەبەری بوو علمەکان کتێبی مختصر المعانی کتێبی جەمع جوامی ئەوە هەر زۆر تەدریس ئەکرد هەر زۆر فەقەی جەمع جوامی خوێنی بەلاوە بوو فەریدە فاضیلە حەزرەتی شێخ مەولانا مەولەوی هەر زۆر عەلاقەی بوو پێوە ئەنجا سەرشح الأفلاک تهذیب المنطق سەبزەواری ئەوە کە لە علمی منطقا دانراوە وەشعریشە زۆر عەلاقەمەند بوو مامۆسا پێوە زۆر تەدریسی ئەفەرموو هەر زۆر عەلاقەی بوو بە تەدریسی ئەو شتە بە باڵانە ئەنجا جنرال مامۆسا کە تشریف بردە بیارە هەر زۆر موفق بوو لە تەدریسا هەر زۆر عەلاقەمەند بوو دەورەی 70-80 فەقێ بوو ماشاءالله لەوێ لە خزمەتی ئەو بزرگەوارانە لەوێش تەدریسی ئەفەرموو لەسەر فەرمایشی حەزرەتی شاه عوسمان و خۆشی زۆر عەلاقەمەند بوو بە دەرسی فەقێەوە مەرحوم مام سامەلا حامین عالمێکی گەورەی دینی بوو کە هەم لە نەزەر شەریعەت و هەم نەزەر تەریقەت و پلەپایەیەکی بەرزی هەبوو و ئەمە من ناهێژم ئەمە بە تەییدی هەموو عالمان و ئاقوانێکە مامۆسایان دیوە و لە خزمەتیا بوون ئەم ئینسانە مەزنە تا ئەو جێگە کە من بزانم 35 ساڵ لە کانیسانانە بووە یعنی لە ساڵەکانی 30 کۆچی هەتاویەوە هەتا شۆڕشی ئیسلامی لەوێ تەشریفی بووە لە توولی ئەم 35 ساڵە بە باشی خۆی نواندۆ و خۆی دەرخستۆ و خۆی بردووە سەحەن کە جۆرێکە هەموو کەس بە عنوان عالمێکی گەورە بیناسن و ئیمڕۆژ ناوە و شۆرەت و ئاوازەی هەر بمێنێ لە دڵی خەڵکا و یاداوەری باوکی من مەرحومی هەمەخانی کانیسەنان و مامۆم کە لە وەختی خۆیان ئەیان ویست کانیسەنان وە پێشینەیەکی گەورەی هەبووە لەم بواریشۆ لە بواری دینی و لە بواری تەریقەت و هەر ئەو پلەپایەیە هەبێ ئەمە بوو کە چاوەڕدەکەنەوە ئەملا و ئەولا کە مامۆستایەکی ئاینی بەرز لە بەرز پیا بکەن و شارەزا بێکە مامۆستا مەلا حەمەمینەوێ بە ئینتخابیان بۆ پەڕی ڕێز و حرمەت و ئەهێنەکانی سەران و لەوێدا هەمیشێ و بە نسبەت خۆیشیان هەموو ئیمکاناتی مادی و مادەوی ئەنێنە اختیاری کە بتوانێت بە باشی خۆی دەربخات مامۆستایش الحەق والئینساف کەم تەرخەمی ناکات ئامانجی ئەو کەسایەتیە تەنها و تەنها دین بووە نەیویستووە مادیات و سیاست تێقەڵکان ئەوەی کە ڕاستەخینە بووە لەبارەی دین و توێسی مامۆستا سانی مامۆستایان و گەورە پیاوی ناو مسلمانان بوو خاوەنی فەزایلی عیلمی و عەمەلی و ئەخلاقی بوو لە ڕەزیلەی کیبر و دەمار و حەسادەت و ڕەشدی و چروکی و ترسنۆکی و قبوڵی مەزەلەت و بێعیزەتی نەفس دوور بوو مامۆستا دارای فەزایلی ئەربەعی ئینسانی بوو کە لە لای حوکەما یۆنانیەکانیش باوە و مەشهورە و لە ناو کتێبەکانان نووسراوە مامۆستا و ئەوانش کە هەوڵیان بۆ داوە بۆ ئەو خەسڵەتە خاسانە و لە کتێبە کەلامیەکانی ئێمەیشان نووسراوە کە بریتین لە حیکمەت عیفەت شەجاعەت عەداڵەت لە واقعا مامۆستا ئەم فەزائیلە ئەربەعی قەتعەن کەتیا بوو وەکو ئێمە دەرکمان کردبوو خەڵکی تریش لە مامۆستا دەرکی ئەمانەی کردبوو مامۆستا خاوەنی حیکمەت بوو مامۆستا خاوەنی عیفەت بوو مامۆستا خاوەنی شەجاعەت و خاوەنی عەداڵەت بوو کە ئەمانە تەرەفی فەزئیلەتن و مقابلی ئەمانە تەرەفی ڕەزیلەن مامۆستا لە ڕەزایلێکە لە مقابلی ئەمانە بوو لە گشتیان دوور بوو
مامۆسا هەموو عیلمە متەداولەکانی تەدریس ئەکرد، هەموو عیلمە متەداولەکانی تەدریس ئەکرد. مامۆستا خۆی گەڕانیەوە لەبارەی ئەوەکە تەجربەی بوو، وەزانینی لە عیلمی ریاضیاتا بوو. مامۆسا خۆی گەڕانیەوە فەرمووی جارە لە خزمەتی حەزرەتی شێخە ئەبنە میوانی مامۆسای خاڵە سلێمانی لەو یا مەسئلەیەکی ریاضیەتە بەرەو مامۆسا بەمجەبر و مقابلە حەلی مەسئلەکەیەکا و مامۆسای خاڵی زۆر تەحسینیەکە. مامۆسا زۆر بە احتیاط و پابەندی علومی زاهیرە بوو، بۆ علومی باتینە ئەگەرچی ئەگەر هەوڵیشی بدایە و تالب بوایە خۆی ئەیزانی، چون من بڕێ لە ئاساری بۆ معلوم بوو کە لەو عیلمانیشا دەستی هەیە، بەڵام مامۆستا زۆر بە احتیاط و پابەندی علومی زاهیرە بوو. بەڵێ بینەرانی ئازیز و خۆشەویستی ڕەچەی زانان، ئەوەی بینیمان بەشێکی کەم بوو لە بەش یەکەمی بەرنامە لە خزمەتی ڕێزار جەنابی مامۆستا مەلا محەممەد ئەمینی کانی سانانی. پێگە و پلە و پایە و خزمەت و کەسایەتی مامۆستای مەرحوم زۆر لەوە زیاتر هەردەگرێ ئێمە باس بکەین. بۆیە ئێمە بە باشمانزانی لە بەش یەکەمی بەرنامە ئەوەندە لە خزمەتە نابین کە دەرفەتی بەرنامەکەش کاتەکار ئەوەندە دەرفەتمانەدا. خدا یار بێت لە بەشی دووەمی بەرنامە لە چاوەڕوانی دەتان هێنینەوە بۆی زیاتر درێژە بدەین لەو پێگە بەرزەی جەنابی مامۆستا هەیبوو لە ئەخلاقیات، لە وەڕع و لە تەقوا، لە پێگەی زانستی جەنابی مامۆستا و لە خزمەتی حوزرە و مەدرسە و میحراب و مینبەرە. ئینشاءڵڵا ئێوە لەگەڵمان بمینن لە ئەڵقەی داهاتووە زیاتر درێژە دەدەین بە خزمەتی مامۆستای مەرحومە. تاوکات بەخوای گەورەتان ئەسپێرم. خوداتان لەگەڵ.